جەنگ وا دەکات وڵاتان لێک دوور بکەونەوە، بەڵام بۆنەی میوزیکی لەم جۆرە وا دەکەن ئەو دووریە کەمتر ببێتەوە. ئەم پرۆژەیە بۆ ئاشتی و خۆشەویستیە. دایلۆگێکە لە کۆمەڵێک هونەرمەندانی جیهانی نێودەوڵەتی لەگەڵ بەڕێز نەسیر شەمە میوزیک دەژەنین، ئەو عود دەژەنێت. سوپاسی خەڵک دەکەم کە گوێ لە میوزیک دەگەرن و پشتگیریمان دەکەن. ئەم جۆرە شوێنانە زۆر تایبەتن بۆ پێشکەشکردنی میوزیک یان هەر جۆرە هونەرێک. بیرۆکەکە لە یەکەم دیدارەوە هات لە نێوان من و بەڕێز ئاکۆ محەممەد بەڕێوبەری گشتی تۆڕی میدیای ڕووداو. حەزێکە بوو بۆ ئەوەی چالاکیەک ساز بکەین، سەرنجی جیهان ڕابکێشین بۆ گرنگی قەڵای هەولێر. هاوڕێیانم لەگەڵم دابن کە لە ئاهەنگەکەدا لەگەڵم بەشدار بن لە چەند وڵاتێک و لە چەند کیشوەرێکەوە. ئامانجەکە ئەوەیە هەمومان کۆ ببینەوە لە پێناو ئەوەی بە جیهان بڵین ئێمە لەم شوێنین، لەم خاڵە زۆر جوانەی جیهان، بە هەموو جیهان بڵین فەرموون بۆ هەولێر، بۆ کوردستان و ئەم جوانیە ببینە. بنیادنانی ئاشتی شتێکی ئاسان نییە. بە درێژایی مێژوو و مرۆڤ هەوڵی بۆ داوە. نەسیر لە پشت ڕێخستنی ئەم بۆنەوەیە. ئەو تامەزرۆیە لە هەموو ئەو میوزیک ژەنانەدا دەبینم کە ئەو هەڵی بژاردوو. لە ڕاستیدا ویستم چەند پەیامێک بگەێنم. پەیامە گرنگەکە ئەوەیە کە ئەم شوێنە دێرینترین خاڵی نیشتەجێبوونە لە ڕووی شارستانیەوە لە جیهاندا. 6,000 ساڵ پێشزاین. ئەمە مێژوویەکی کەم نییە. ئەمە مێژوویەکە دەبێ هەناردەی بکەین بۆ هەموو جیهان. ئەمە بیرۆکەیەکە. دووەم بنیادنانی ئاشتی دەست پێ بکەین بەم پێشکەشکردنە نوێیە لە شارەکانی نێرگس، لە بەڵندترین شوێنەوە لە هەولێر لە عێراق دەست پێ بکەین و دواتر بۆ جیهان. هەروەها پەیامی ڕاستەقینە و گرنگ بنێرین سەبارەت بە ئاسایش و ئارامی و ئاشتی کە لە کوردستان هەیە. ئەم خاڵەکە لە عێراق بە نمونە دەهێنرێتەوە. بیرۆکە سەرەکیەکە ئەوەیە لە ڕێگەی میوزیکەوە شتێک بە جیهان بگەێنین، جگە لەو جوانی کە سەرەکیە و ئێمە لە پێناویدا کۆ دەبینەوە. ئەو پەیامەی کە گرنگە و لەم جوانیەدا هەیە کە پەیامی ئاشتیە، پەیامی هاوبەشی و پەیامی برایەتیە.
هەوڵمدا هەموو ئەو کللتورانە کۆ بکەمەوە لە مایشەدا لە ڕێگەی چەند میوزیک ژنێک کە بەتوانان و بەنێوبانگن لە جیهاندا. سڵاو، نام ڕۆبن ڤاسیا. من پێرکە شنیستم، واتە ڕیتم دەژەنم. خەڵکی فەڕەنسام و لە فەڕەنسا دەژیم. ئێستا ئەوە بۆ 8 ساڵ دەبێت کە ئاشنای میوزیکی کوردیم. لەگەڵ میوزیک ژەنانی کورد میوزیکم ژەنیوە، بەڵام یەکەم کەس کە یارمەتی دام بەم وڵاتە بەم میوزیکە و بەم کولتورە ئاشنا بم هەژار زەهاویە. میوزیک ژەنەکان بەشێکیان هاوڕێمن و چەند ساڵێکە لەگەڵمدا لە نمایشەکاندا بەشدار دەبن لە زۆربەی وڵاتانی جیهانە. کۆنترینیان لەگەڵمدا ئەشرەف شەریفخانە کە 20 ساڵە لەگەڵمدایە. پێکەوە بە هەموو جیهاندا گەڕاوین و میوزیکمان ژەنیوە. من ئەشرەف شەریفخانم، خەڵکی پاکستانم. زۆر خۆشحاڵم کە هاتوومە هەولێر و لەگەڵ ئوستاد نەسیر شەممە میوزیک دەژەنم. ڕەنگە یەکەم جار بێ میوزیک ژەنێک لە ئێرانەوە لەگەڵمدا بەشدار بێت. ڕاستیدا من لە ڕووی سیاسیەوە تەواو لەگەڵ دەوڵەتی ئێران ناکۆکم، بەڵام لەگەڵ کللتور لە ئێران و لەگەڵ میوزیک هاوڕام. دژی تەواوی دەسوەردانیانم لە عێراق. بەڵام میوزیک ژەنەکان و ڕۆشنبیرەکان ئەوان هێندە گرنگن، شەرەفمەندیە بۆ ئێمە لە نمایشەدا لەگەڵماندا بن. من ناوم عەلی قەمسەریە، تارژەن و ئاوازدانەرم، خەڵکی ئێرانم. زیاتر لە 20 ساڵە لێران میوزیک دەژەنم. ئەم مزمونەی ئێستام تەنیا ئەزمونێکی میوزیک ژەنین لە کۆنسەرتێکدا نییە، بەڵکو ئەزمونێکی گرنگی ژیانمە. بەهۆی ئامادەبوونی ئوستاد نەسیر شەممە و میوزیک ژەنە ئازیزەکانی دیکە کە لەگەڵمان بەشدارن. میوزیک ژەن لە ئیسپانیاوە، ئەمەش زۆر گرنگە، چونکە لەگەڵ ئیسپانیا پەیوەندیشی مێژوویمان هەیە و ئەندەلس و باڵەخانەمان هەیە کە تا ڕادەیەک هاوشێوەی قەڵایە و بە شێوەیەک لە شێوەکان لەسەر گردێک کۆشکێکی سوور بنیات نراوە. Yo soy Gautama del Campo, yo soy de España, de Sevilla. ناوم گواتە کامپۆیە،
خەڵکی ئیسپانیا منیش لەلایەن بەڕێز نەسیر شەمەوە بانگشت کرام بۆ ئەوەی لەگەڵم گروپە میوزیک بژەنم. هەست بە شانازی دەکەم و مای شەرەفە کە لە کوردستانم و لەلایەن کەسایەتێکی گەورەی وەکو نەسیر شەمەوە بانگێش کرا. ئەو کەسەیە کە دەتوانێت پرۆژەی لەم جۆرە ئەنجام بدات. ئەو زەوتوانەی ئەوەی هەیە کە ئەم هەموو میوزیک ژەنا کۆبکاتەوە بۆ ئەنجامدانی ئەم پرۆژەیە. زەهاوی بەشداری پرۆژەی پیس بیلدەرز لەگەڵ هونەرمەندی ناسراوی کورد و عەرەب ئەتوانین بڵێن نەسیر شەمە لە هەولێری پایتەختی باشووری کوردستان. ئێمە هەروەها ناکۆکین لەگەڵ سیاسەتی ئەمریکا لە عێراق و لە ناوچەکە و ئەم دڕندەیە کە ئەمریکا کاری پێدەکات لەگەڵ ئێمە و ئەوانی دیکە. بەڵام ئەو میوزیک ژانەی کە لە ئەمریکاوە دێ ئێمە ڕێزی لێ دەگرین ئەگەر پیشەگەر بێ و پێشکەشی دەکەین، چونکە ئەو هاوبەشەی کە لە نێوانماندا هەیە گەورەترە لەوەی کە سیاسەتوانان تێکی بدەن. سڵاو، من کارین بڕێکزم، خەڵکی ئەمریکام، بە دیاری کراویش خەڵکی لۆسەنجەلسم. گەشتێکی دوورودرێژ بوو، بەڵام زۆر خۆشحاڵم لێرە لەگەڵ نەسیر شەمە بۆ پێنجەمین جار میوزیک بژەنم.
بەشێک لە میوزیک ژەنەکانی دیکە بە وردی گوێم لەیان گرت یەک بە یەکیانم هەڵبژارد بۆ ئەوەی لەگەڵ بیرۆکەکە بگونجێ لەگەڵ ڕۆڵەکانی شارستانیە جیاوازەکان. سڵاو، من لویس ڕۆبیسکۆم، خەڵکی ئیسپانیام، ستایلی فلامنکۆ دەژەنم، بەڕاستی خۆشحاڵم کە لێرەم و لەگەڵ نەسیر شەممە میوزیک دەژەنم. زیاد و کەم کردنگە تا ئێستا لەو قیاسی لەگەڵ چەند بیرۆکەیەک ژین دەکرێت وا بکەن قەڵا بەردەوام لە بیردا بێ و بەردەوام نمایشی گرنگ کە بێت لە قەڵاوە بۆ هەموو هونەرمەندانی جیهان و هەموو هونەرەکان نەک تەنیا میوزیک. قەڵا باش پارێزراوە و چوونە ژوورەوەی باش کۆنتترۆل کراوە و کۆنتترۆڵێکی باشە، بەڵام ماوەی داهاتوو بە پشتیوانی خوددا پێشکەوتنی ڕاستەقینە و ئەرێنی بەخۆیەوە دەبینێ سەبارەت بە ڕۆشنبیری و گەڕانەوەی جوڵە بۆ قەڵاکە. ئەمە دەنگ و ناوی قەڵا دەگەیەنێتە جیهان. بەم شێوەیەش ڕێکلام بۆ پرۆژە گەورەکان و خاڵە درەوشاوەکان لە جیهان دەکرێت. سەردانی ساڵی ڕابردوون بۆ قەڵای هەولێر لە بیرم دامایەوە. گەڕامەوە و ئەو پارچە میوزیکە نوێمدانە کە ناوی قەڵای هەولێرە و ویستم ناوێکی ڕاستەوخۆی لێ بنێم، چونکە ئەمانەتێکی بیرۆکەکەیە کە بۆم هاتوو بە کۆڵان و ماڵەکاندا گەڕام و شومەژوورەوە بۆ خۆم وێنەم گرت. گەڕامەوە و میلۆدێکی جوان و خۆڕسک و سادەم دروست کرد، بەڵام قۆڵیشە هاوشەوەی قۆڵی مێژووی قەڵا. أنا عندي ضعف اتجاه المكانات التاريخية. من لاوازم بەرامبەر شوێنە مێژوویەکان، چونکە ئەمە حاڵەتێکی ئەرێنی و وزەیەکی زۆرم پێدەبەخشێت لە نمایشکردندا. ئەم شوێنانە هەستێکی دیکەم پێدەبەخشن لە میوزیک ژانیندا و توانایەکم پێدەبەخشن لە کاتی نمایشتا بۆ داهێنان و دروستکردنی کتوپڕ. لێرە لە نێو ئەم قەڵا جوانین بڕوانین لەم ڕەنگە جوانانە دەبینین ئەم شوێنە زۆر سەرنجڕاکێشە. زۆر خۆشحاڵ و سوپاسگوزارم کە لە ژیانی پیشەیمدا لە زۆر شوێنی لەم جۆرەدا میوزیکم ژەنیوە کە 40 ساڵ زیاترە. جوانی ئێرە سەرسامی کردووم. ئەگەر زیاتر کارمان کردبا لەسەر توێژینەوە و هەڵکەندن لە دەوروبەری قەڵا، من دڵنیام کللتورێکی میوزیکی دەدۆزینەوە ڕەنگە لە عود و سنتور کۆنتر بێ.
هەست بە خۆشحاڵی زۆر دەکەم. ئەم شوێنە وزەیەکت پێدەدات کە هەست دەکەی لە کۆنترین شوێنی سەرزەوی. وزەی هەزاران ساڵ لێرە کۆبۆتەوە. ئەو وزەیە دێتە نێو ناخمان وا دەکات لە ڕێی میوزیکەوە دەری ببڕین. بەرەبەرە خۆشحاڵیمان زۆرتر دەبێت چونکە کاتی کۆنسێرتەکە نزیکتر دەبێتەوە. هاوڕێیانی بەڕێزم لە تەواوی جیهان میوزیک ژەنان و ئەوانش کە میوزیک ژەنین بانکێشتان دەکەم سەردانی قەڵای هەولێر بکەن. وەرن ئامادەی بۆنەی میوزیکی لەم جۆرە بن کە ڕەنگە دووەم بۆنەی میوزیکی لەم جۆرە ڕێک بخرێت. وەرنە ئێرە و جوانیەکەی بە چاوی خۆتان ببینن. بەو هیوایان بێنە ئێرە و کەشفی ئەم شوێنە بکەن بۆ ئەوەی ببێتە پشتگیریەک بۆ بوژانەوەی شوێنی دێرینی لەم جۆرە و ئەڤین و بەختەوەری لێرە هەستی پێ بکەن. ئەم شوێنە شایانی ئەوەیە بەردەوام زیندوو بێت. ئەم شەو هونەرمەندی نێوداری جیهانی و باڵیوزی ڕێکخراوی یونسکۆ نەسیر شەممە سەرپەرشتی ئەو کۆنسێرتە دەکات کە ناویان لێناوە کۆنسێرتی شارەکانی نێرگس. تۆڕی میدیایی ڕوودا و بە شانازیەوە بڕیاریدا کۆنسێرتێک لەسەر قەڵای هەولێری 8,000 ساڵی ساز بکات. من دەمەوێت شتێک بڵێم دەبێ نەوەی نوێ بزانن کە لەسەر چ خاکێک وەستاون. کاتێک گرنگەکەی زانی ئەو کات خۆی بە خاوەنی دەزانێ. کار لەسەر خۆی دەکا و گرنگ دەبێ و بەشدار دەبێ لە پێشکەوتنی جیهان و خزمەتکردنی جیهان. أنا أطمح إنه السنة هذه سنة 2019-2020 من دەخوازم ئەم ساڵی 2019-2020 ڕووداوێکی نێودەوڵەتی تێدا بێ. فیستیڤاڵێکی نێودەوڵەتی لە قەڵا ڕێک بخرێ. فیستیڤاڵێکی نێودەوڵەتی بۆ 6 ڕۆژ. ئەسێرەکان لە جیهانەوە ڕابکێشێ. تیمی گرنگ ڕابکێشێ. ئەمە ببێتە نەریتێکی ساڵانە. لەگەڵ پێشانگایەکی شێوەکاری و فیستیڤاڵێکی سینەمایی کراوە. بەوە قەڵا دەکەوێتە سەر هەموو زارێک لە جیهاندا.